بەڕێز نەبەز ئیسماعیل گوتێبێژی وەزارەتی ئەوقاف سەبارەت بە ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف بۆ مانگی ڕەمەزان لەگەڵمانە بێت. کاک نەبەز سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا پێم خۆشە پرسیار لەبارەی ئەو لیژنانەوە بکەم کە ئێستا سەرقاڵن و ینی چاودێری بینینی مانگەکەن. پێشبینیەکەن کەی تر دووە کات و وادەیە بۆی کە ڕابگەیەندرێ ئایا مانگ بینراوە یاخود مانگ نەبینراوە؟ بەڵێ بەناوی خودای بەخشندەی میهرەبان. سەرەتا پیرۆزبای لەم خەڵکی کوردستان جیهان دەکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆست. لێژنەکانمان لێژنەی سەرەکی لە شاری هەولێر بەسەرپەرشتی بەڕێز وەزیر ئەوقاف کاروباری ئاینی و بەشداری سەرۆکیەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و مامۆستایانی بەڕێزی ئاینی پەیوەندیدار ئێستا دەکەم قسە بۆ جەنابەت دەکەم لە کۆبوونەوەدان هەماهەنگیان هەیە لەگەڵ لێژنە فەرعیەکان لە پارێزگاکان لە پارێزگای سلەیمانی لە پارێزگای دۆک وەروەها لە پارێزگای هەڵەبجە لە ئیدارە سەربەخۆکان لە سۆران لە ڕەواندوز لە شوێنە بەرزەکان لە ئیداری سەربەخۆی زاخۆ ئیداری گەرمیان هەموو ئەو شوێنە بەرزانە لە ئێستادا لە چاودێریکردنی بینینی مانگدان چەند شوێنێک دەستنیشان کراوە. ئەو شوێنانە شوێنی دیارن چەند ساڵی ڕابردوو خەڵکی بە ئەزمون و شارەزا لەوێ چاودێری بینینی مانجی کردووە و ئەوان پشت بە بەڵگەی شەرعی دەبەستن. واتە بەڵگەی شەرعی ئەوەیەکەوە دوو کەس لەو لێژنانێکەوە بڵاویان پێکراوە دوو کەس مانگ ببینن شاهدی بدەن کە مانجیان دیتوە ئەو کاتە لێژن لاوەچی و لێژنە سەرچەکان لێژنی سەرچی ئاگادار دەکەنەوە بە بینینی مانگ ئەو کاتەش بڕیاری شەرعی لەبارەوە دەدرێت. بەڵام تا ئەو لەحزەیە بۆ قسە بۆ جەنابەت دەکەم لە کۆبوونەوەدان و بڕیاری کۆتایی لەبارەوە نەدراوە چونکە ماوەی بینینی مانجیش لە کاتی بانجی مەغریب کە ئێستا بانجی مەغریبە لەگەڵ دوای بانجی مەغریب نزیکەی 8 بۆ کەمتر لە 15 خولەکە. واتە لەو فترەیە کورتە پێویستە مانجی یەکشەوە ئەگەر هەبێت مانجی ڕەمەزان ئەگەر هەبێت ببینرێت بە بەڵگەوە ببینرێت. اینجا ئەگەر بە بەڵگەوە بینرا بێگومان یەکسەر ئیعلان دەکرێت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کە بەڵێ مانگ بە بەڵگەوە لە ئاسمانی هەرێمی کوردستاندا بینراوە ئەو کاتە دەکرێتە یەکەمی ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆست. ئێستا کەمێکتر لەگەڵ لێژنەکانمان دووبارە لە هەماهەنگی و پەیوەندی داین بەردەوام. ئێستا خەریکی گفتوگۆنە بۆ ئەوی بزان لەکوێ ئاسەواری بینینی مانجی یەکشەوە هەیە تاوەکو ئێستا بڕیاری کۆتایی نەدراوە. زۆر باشە کاک نەبەز کۆمەڵێک ڕێنماییتان دەرکردووە وەزارەتی ئەوقاف. پێم خۆشە پرسیار لەبارەی ڕێنماییەکانەوە بکەم تا چەندە مزگەوتەکان پابند کراون بە کاتەکاری ئیمساک و خشتەکانی بانگدانەوە؟ بڵێ ئێمە دوو جۆر ڕێنماییمان هەیە، ڕێنمایی ئیداری ڕێنمایی شەرعی. ڕێنمایە شەرعیەکان پەیوەندیدارە بە بەڕێوەچوونی مزگەوتەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە هەر 5 فەرزەکە و لە نوێژی تەراویح و لە شەوانی قەدری پیرۆز هەموو مزگەوتەکانی ئێمە بێگومان بە هەماهەنگی لەگەڵ ئەوقافەکان ڕێنماییان پێدراوەکەوە ئەو شێوازە ڕێنمایە شەرعیانەی کەوا لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی دەردەچێت پێویستە پشتی پێ بەستێت و پێگیری پێ بکەن بە تایبەتی کاتەکانی بانگدان ئیمساکیە و هەروەها تەراویحەکان و هەروەها دەشەوی کۆتایی شەوانی قەدری پیرۆز کە مزگەوتەکان لە دەشەوی کۆتایی بە تەواوەتی کراوە دەبن لە دوای نوێژی عیشا تاوەکو نوێژی بەیانی. کارمەندانی ئێمە هەڵمەتێکی پاکردنەوەی مزگەوتەکانمان دەست پێ کرد هەموو ژینگەی مزگەوتەکان و پاک و خاوێنی و ئەوانە هەموو ئامادەکاری بۆ کراوە بۆ ئەوەی بە جوانترین شێوە پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆست بکەن. ئەوە پێی دەگوترێت ڕێنمایی شەرعی کە هەندێک خاڵی وردی تریش چدایە بۆ مزگەوتەکان شۆڕکراوەتەوە. ڕێنمای ئیدارەکانمان ئەو بۆ ئێمە داوامان لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە دام و دەستگا فەرمیەکان کەەوە پێشکەشکردنی خواردن و خواردنەوە لە دام و دەستگاکان نەبێت بە هیچ جۆر و شێوازێک وهروەها ئیعلام و ڕاگەیاندنیش ڕەچاوی پیرۆزی مانجی ڕەمەزانی پیرۆز بکەن ئەو بابەتانە پێشکەش بکەن کە بابەتی تەوعیە و ئامۆژگاری و ڕێنوێنی و ئەوی تریشکەوە گرنگە میوانداریکردنی ئەو کەسانی کەەوە ناویان مامۆسای بەڕێزی ئاینیە ئەو بەڕێزانە بنکەوە لە شەرعدا قوڵ بوونەتەوە زۆر زیرەک و لێ هاتوون نەوە کە خوانە خواستە تووشی هەندێک ئاڕایی جیاواز بین کە سەرنجام یعنی جانی کۆمەڵایەتی لە نێوان هاونیشتیمانیان و خەڵکدا دەترازێنێت و یان هەستی خەڵکی تر پێوە بریندار دەکات هەندێک فتواکە دەبیسترێ و دەبیندرێ زۆر جار بۆیە ئەوەی کە گرنگە ئیعلام بەڕاستی بە ئەو پەڕی مەسئولانەوە کە ینی مامەڵە هەموو ئیعلامەکانی کوردستان بە ئەو پەڕی گیانی بەرپرسیارانەوە مامەڵە لەگەڵ مانجی ڕەمەزانی پیرۆز بکەن و بێگومانیش بوونی بەرنامەی ئاینی لە پاشێوان و لە بەربانکردنەوە و لە شەوانی مانجی ڕەمەزانی پیرۆز ئەوە جێی دەستخۆشیەکە ساڵانە لە دەستگاکانی ڕاگەاندن و ئێوە شەکو کوردستان 24 کە هەموو ساڵی دەورێکی زۆر باشان هەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز و پێشوازیکردن و ئەو بابەتانی پێشکەشی دەکەن. بڵێ زۆر باش کاک نەبەز لە دوای نوێژی عەسر لە مزگەوتەکان لە مانگی ڕەمەزانان وتارەدرێ یعنی ئەم وتارانە دیاری کراوە کە ماوەکەیان چەند بێ لە ڕێنماییەکانی ئێوە و بابەتەکان چی بن کە بەڵێ دیاریسانی ئاینی بڵێ باسییان لێوە بکەن؟ بڵێ
بێگومان دوای عسران ئەوە عورفێکی ئاینی و کۆمەڵایەتیشە کە وعزدان لە پاش نوێژی عسران هەیە لەو کاتێکەوە خەڵک بە ڕۆژ و زۆر هیلاکە ماوەی وتاردان لە پاش نوێژی عسر دیاری کراوە بە 20 خولەک بابەتەکانیی تەنیا بابەتی ئامۆژگاری و پرسیار وەڵامیشە لە نێوان ئەو کەسانی کە دانیشتون لەگەڵ ئەوە مەستا بەڕێزەیەکەوە وعزەکە بەڕێوە دەبات مەرزی ئێمەش ئەوەیە بەڕاستی لەسەر مزگەوتەکانی خۆمان هەر کەسێکەوە وتار پێشکەش دەکات هەر کەسێکەوە پێشنوێژی دەکات ئیدارەی مزگەوت بەڕێوە دەبات دەبێت سەر بە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بێ کارمەندی ئێمە بێت یان کارمەندی خۆبەخش بێ و فەرمانی وەزاری هەبێت واتە بەڕێوەبردنی مزگەوتەکان لە وتاردانی پاش عسران لە وتاردانی مانجی ڕەمەزان لە شەوانی قەدر دەبێت کارمەندی خۆمان بن کارمەندی حکوومەت هێرێمی کوردستان بن کایان کارمەندانی خۆبەخش بن لە مزگەوتەکان ئیدارە بدەن واتە مامۆستای مزگەوت دەبێت سەرپەرشتی بەڕێوەبردنی وتار و وعز و ئەوانە بکات زۆر باش کاک نەبەس بابەتیشتر لەو دەرەوەی ئەو ڕێنمایە پێشوازی لێ ناکرێت باشە وەکۆی کە لەسەر شاشەی کوردستان بسیار ئێستا لە بەپەلەکان دیارە سعودی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزی ڕاگەیان کەسبەیە واتە شەمە تا چەندە ئەمە پێوەریشە بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکو لەژنەی باڵای بینینی مانگ لە حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سەروەری خۆمان هەیە سیادەی خۆمان هەیە و خۆمان بڕیار دەدەین و هەماهەنگیمان لەگەڵ لێژنە لاوەچەکانی خۆمان هەیە و حەز دەکەم جەناب بزانی زۆر جار ناوەڕاست و باشووری عێراق بەتابەتی دیوانی وەقفی سونی پشت بە ئێمە دەبەستن لە دیاریکردنی یەکەم ڕۆژی ڕەمەزان و جەژن لەبەر ئەوەی شوێن و هەڵکەوتەی جوگرافی هەرێمی کوردستان لە ڕووی ژینگە پاچیەوە لە هەموو شوێنەکان تر باشتر و گونجاوترە بۆیە ئەو بڕیارە ئەگەر بڕیاری فەرمی بێ ڕێز لێگیراوە بە وڵاتی خۆیان بەڵام لەلایەن ئێمە وەکو لێژنەی باڵای بینینی مانگ بە خۆمان بڕیار دەدەین لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەپێی بنەما و بەڵگەی شەرعی هەر وڵاتێک بۆ هەر وڵاتێکی تر جیاوازە لە بینینی مانگ بێگومان ئەو وڵاتە و وڵاتێکی تر و هەر وڵاتێک لە دنیادا خصوصیات تایبەتمەندی خۆی هەیە بۆیە نازانم ئەو بڕایکەوە جەناب باسی دەکەی ئەوەی کە لای ئێمە گرینگە پەیوەندیکردنە بە لێژنە سەرەکی و پەیوەندیکردنی لێژنەی سەرەکیە بە لێژنە لاوەچەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆان دوای ئەو موقیفی کۆتایی ڕادەگەێنرێت زۆر باش کاک نەبەس تا چەندە مزگەوتەکان پابند کراون بە ماوەی درێژی و کورتی نوێژی تراوی خۆتان نەزانن ینی نوێژی تراوی لە مانگی ڕەمەزانە ئەکرێ لە ینی ماوەکەی لە هەندێک مزگەوت درێژترە و لە هەندێک مزگەوت کورتترە تا چەندە ئەمە ڕێکخراوە بڵێ خۆ دەزانی مانجی ڕەمەزان مانجی عیبادەتە یعنی تەنیا مانجی خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە نییە بەڵکو مانجی خواپەرستیە مانجی عیبادەتە بۆیە ئەو مزگەوتانی کە لە سنتەری شاری هەولێر نوێژی تەراویح ئەنجام دەدەن ئینسان ئازادە لە هەر کوێ لە سنتەری شاری هەولێر و سنتەری هەموو شارەکانی تری هەرێمی کوردستان نوێژی تەراویح ئەنجام دەدەن ئەوانەی کەوا گونجاوە لەگەڵی سەردانی ئەو مزگەوتە بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە هەموو مامۆستانی بەڕێز خۆشەویستمان ڕاگەاندووە کەوا ڕەچاوی بارودۆخی گشتی خەڵک بکەن ئەوانی کە دێن سەردانی مزگەوتەکان دەکەن بە تایبەتی ئەوانی کە پیرن و تەمەنیان گەورەیە یان ناتوانێت زۆر خۆی ڕابگرێت و پێویستە زوو دەستنوێژ نوێ بکاتەوە ڕەچاوی ئەوانە بکەن بۆیە مامۆستایانی بەڕێزی استیزابیان زۆر باشە و بێگومانیش ئەوە تەسەور دەکەم هەر پێویستی بە ئاگادارکردنەوە نەبێت چونکە بەڕاستی مامۆستایانی بەڕێزی ئاینی ئێمە هەمویان لە ئاستی بەرپرسیارەتیدان لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیدان بەڵام بە شێوەیەکی گشتیش ڕەمەزان و مانجی ڕەمەزان مانجی عیبادەت و خواپەرستیە مانجی نزیکبوونێ لە ڕەب العالەمین مانجی خوێندنەوەی قورئانە مانجی سونەت و تەراویح و ئەوانەیە بۆیە ئەگەر لێرە و لەوێش مەسەلەن 5 دقیقە 4 دقیقە 6 دقیقە ئەگەر تەراویح درێژتریش بێت ناکاتە شتێکی ئەوتۆ بەڵام لەگەڵ ئەوشدا کاتەکەی هەردەستنیشانکراوە بۆ مامۆستای بەڕێزی ئاینی کە لە دوای نوێژی عیشاوە پێگیر ئەو کاتە بێت بۆ ئەوی ئەو ئینسانە ئیستعدادی خۆی بگرێت بۆ ڕۆژێکی تر خۆی ئامادە بکات باش کاک نەبەس بابەتی سەرفیترە و زەکات چۆن دیاریەکرێت سەرفیترە و زەکات ئەنجومەن و باڵای فتوای کوردستان 3 ڕۆژ بەر لە ئێستا دەستنیشانی فیدیە و زەکاتی کرد و ڕێژەکانی دیاری کرد بە 3000 دینار واتە کەسێک ئەگەر بە ڕۆژی نابێت بە هۆکاری شەرعی 3000 دینار فدیە دەدات ئەو کەسێکەوە سەرفیترەی ئەوی لەسەرەکە سەرفیتری مانگ ڕەمەزانە بۆ هەر سەرێک 3000 دینارە بۆ عایلێکی 5 کەسی نەکا 15000 دینارێک بدەن ئەوە سەرفیتری سەرە لە مانجی ڕەمەزاندا دەکرێت فیدیە و فیدێش بە 3000 دینار دەستنیشان کراوە و بڕی زەکاتیش بە دەستنیشان کراوە بە 2,500,000 دینار بۆ هەر 1,25,000 دینار واتە لە هەر میلیۆنێک هەر 2 میلیۆن و نیوێک ئەگەر ساڵی بەسەردا سوڕابێتەوە ئیشی پێرەکرابێت 2 میلیۆن و نیوە پێویستە لە هەر میلیۆنێک 25,000 دینار بدات ئەنجا ئەو شێوازە ینی بەرزتر دەبێتەوە بۆ زێڕ و بۆ پارەی دۆلار و ئەوانە لە هەر دەفتەرێک دۆلار ئەو معلومە لای جەنابتان چەندە کە 250 دۆلارە
لە هەر میلیۆنێک 25,000 ئەگەر 2 میلیۆن 50,000 دینارە لە ڕێژەی زەکاتی کولی ئێستا 2 میلیۆن و 500,000 دینار ئەنجومەنی باڵای فتوا دەستنیشانی کردووە کەسێک ئەو پارەیە هەبێت و ساڵی بەسەردا سوڕابێتەوە یان لە معاملەدا بێت و پارەکەی خۆی پێوانە دەکات لە 2 میلیۆن و زیاتر بوو بێگومان ڕێژەی زەکاتی لێ دەکەوێت و زەکاتیش لێرەوە ئیعلان کراوە کە خدای گەورە لە قورئاندا فەرموویەتی کەوا زەکات بۆ 8 تینە و 8 سنفە پێویستە لەو 8 سنف و 8 تینە ئیتر زەکات بە هیچ کەسی تر نەدرێت دەستنیشان کراوە هیچ کەسێک پێویست ناکات کەوا ینی بۆ لایەکتر بڕوە زەکات بۆ خەڵکی فەقیرە بۆ هەژارە بۆ قەرزارە بۆ نەبووە بۆ ئەو کەسانێکەوە لیان قەوماوە بۆ ئانێکەوە پێویستیان بە هاوکاریە بۆ شوێنانی تر نییە ینی بۆی شتەکە کۆب بێتەوە و زەکاتی شوێنی خۆی بگرێت چکەوە زەکات واجبی کە پێویستە جێبەجێ بکرێت و پێویستە جێی خۆشی بگرێت زۆر باش کاک نەبەس دەرگای مزگەوتەکان کێکرێتەوە ینی لە پاش نوێژی تەراویح پاش نوێژی عیشا دەرگای مزگەوتەکان کراوە بێت تاوەکو بانگی بەیانی یاخود نەخێر ینی بۆ دەرگای مزگەوتەکان لە نوێژی بەیانی بڵێ لە نوێژی بەیانی دەرگای مزگەوتەکان کراوە دەبی نوێژی بەیانی بە جەماعەت دەکرێت و ئاساییە و نوێژەکانی تر هەر 5 فەرزە نوێژەکان دەرگای مزگەوتەکانمان کراوەیە و کارمەندانمان لە پێشوازی خەڵکدان ژینگەی مزگەوتەکان پاک و خاوێن کراوەتەوە و دوای نوێژی عیشایانیش کە نوێژی عیشا کرا فترەیەکی کورتێ دەپەڕ ئیتر تەراویح دەست پێ دەکات هەتاوەکو 20 ڕەمەزان دوای ئەوەی کە تەراویح کراوە هەموو فەرز و واجباتەکان کۆتایی پێهات ئیتر دەرگای مزگەوت دادەخرێت تاوەکو نوێژی بەیانی بەڵام لە دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆز کە ئێمە داخلی شەوانی قەدر دەبین لە شەوانی قەدری پیرۆز دەشەوی کۆتایی دەرگای مزگەوتەکانی هەرێمی کوردستان لە پاشی نوێژی عیشا دەکرێتەوە تاوەکو نوێژی بەیانی و خەڵک خواپەرستی خۆی تێدا دەکات و تەراویح تێدا دەکات و نوێژی تێدا دەکات و قورئانی تێدا دەخوێنی تاوەکو بانجی بەیانی دەرگای مزگەوتەکانمان بە سەرپەرشتی مامۆستای مزگەوت لە دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆز کراوە دەبێت بەڕێز نەباز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک نەبەز بەخێر بێت